شتێکی تر هاتوتە ئاراوە کە لە ئیرادی من نییە. دەبێت لەم شوێنە من نەمێنم. کەرکووکیانی عەزیز، خوشک و براکانم، دایک و باوکی ئەم برایی خۆتان، ئەمەیە بە یەک وشە دەست پێ بکەم سوپاستان ئەەکەم. سوپاسی متمانە بوونتان ئەەکەم و سوپاسی تەحەممولتان ئەەکەم و سوپاسی پشتیوانیکردنی بەردەوامتان ئەەکەم. سوپاسی سەرۆک بافڵەکەم کە پێش ساڵێک و 8 مانگ سقەی بە مندا کە بمە پارێزگاری کەرکووک. ئێستاکە شتێکی تر هاتوتە ئاراوە کە لە ئیرادی من نییە. دەبێت لەم شوێنە من نەمێنم. لەگەڵ دەست بەکاربوونمان کۆمەڵێک تەحەدیاتی زۆر گەورە هاتە ڕوبەڕوومان بووە. تەحەدیاتی ئەمنی، تەحەدیاتی ئیداری و مالی. کەرکووکیەکان ئێوە ئەزانن لە ساڵێک و 8 مانگی کارکردنی من میزانیم بۆ نەهات. تەنها بڕێکی بچووک لە پارەی پترۆ دۆلار کە دەکاتە 107 بودجەی محافزەیەکی ساڵێکی پێشووتر بۆ ساڵێک. ئەگەر ڕوبعی میزانی محافزەکانی پێشووتر ساڵانە بۆ من بەهاتایە کەرکووکم ئەکرد بە شارێکی دیکە لەگەڵ هەموو ئەو تیمەی کە لەم حکومەتە پێکۆ بەشدار بووین و ئەنجومەن. بەڵام بەداخەوە ئەوە ڕووی نەدا. ئێمە نەوەستاین خزمەتی خەڵکمان کرد. ئێمە نەوەستاین چوینەوە نێو خەڵک، کاری جدیمان کرد متمانە لە نێو خەڵک و حکومەت دروستکەین. کاری جدیمان کرد هەستی هاوڵاتی بوون بۆ هاوڵاتیانی کەرکووک بگەڕێنینەوە. کاری جدیمان کرد و کە لە ناخی دڵمەوە بڕوان پێکەوە ژیانێکی ڕاستەقینە لە نێو پێکاتەکانی کەرکووک دروست بێت. و کاری خزمەت گوزاریەکانمان بۆ دێهات و قەزاکان و بۆ نێو شار و بۆ سەدان گەڕەک کە پێشووتر هەمووی مەحروم کرابوون، ئەمانە هەمووی بۆ خەڵک بەجێهێڵن. کاری جدیمان کرد کە کۆمپانیایی ئیستیسماری حەقیقی بێنینە شارەکەمانەوە کە ئەمڕۆکە بیپی لە کەرکووکە و شەریکاتی تر کە ساڵانی داهاتوو هەموو ئاساواری ئەو نیشانە دەرەکەوێت. زۆر بە ئەمانەتەوە کارم کرد و زۆر لە خوای خۆم دەپاڕامەوە کە بێبەشم نەکا لە پشتیوانی کە پشتیوانی لێکردوم. سوپاس بۆ خوا. دەمەوێت ئەوەتان پێ بڵێم کە پێشماوەیەک من یەکێک بووم لە کاندیدەکان بۆ پەرلەمانی عێراق. بە جوهدی ئێوە، بە دەنگی ئێوە نیزکی 100,000 دەنگمان هێنا. من نەڕۆشتم بۆ پەرلەمان. پێش ماوەکانی تر پۆستم پێدرا لە بەغدا و ئێستا عەرزی پۆستم بۆ کرا بۆ بەغدا. من هیچیانم قبوڵ نەکردووە. تەنها دەمەوێت لە کەرکووک بم، تەنها دەمەوێت خزمەتی مناڵانی کەرکووک بکەم. بۆیە دیارە من قەرارێکم داوە. قەرارەکەشم زۆر وازەحە کە پێشووتریش وتوومە. ئەگەر مدیری ناحیەیەک بم، ئەگەر فەرمانبەرێک بم لە کەرکووکە مێنمەوە. قەرارم داوە کە لە کەرکووک بێنمەوە. دایکە عەزیزەکان، گەنجەکان، براکانم، خوشکەکانم، ئێوە بێکەس نین لە کەرکووک و بێکەسیش نابن لە کەرکووک. جوتیاران بە خۆتان ئاگادارن چۆن بە ژیرانە و بە سیاسەتێکی حەکیمانە زۆرێک لە کێشەکانی ئێوە چارەسەر کرا. من نایاڵم ئێوە بێکەس بنەوە جارێکی دیکە. قورسە بۆ من بمێنمەوە لە پارێزگای و دیوانی پارێزگای کەرکووک لە پۆستی محافز دەرچم و پۆستی جێگری یەکەمی محافز قبوڵ کەم. بەڵام کردم. قبوڵم کردووە. تەنها خوا شایەت بێت دەمەوێت خەڵکی کەرکووک بێکەس نەبێت. کە پێشووتر یەکێک لە پێکاتە سەرەکیەکانی کەرکووک کە کورد بوو بێبەش کرابوو لە ئیدارەیەکی پێشووتر، لە عەقڵەتێکی پێشووتر. نامەوێت جارێکی تر ئەوە دووبارە بێتەوە. پرۆژەکانمان کە ئەساسمان بووی دانا،
دەوائری دەوڵەت کە بەرەو موئەسساتی بردیانمان نامەوێت جارێکی دیکە بگەڕینەوە بۆ سەفر. کێشەکانی کەرکووک کە زۆر هێوردە وردە کێشەمان چارەسەر کرد، کە خەڵکمان دڵخۆش کرد لە نزیک بوونەوەیان، لە ئاگابوون لە کێشەکانیان. ئێمە بە دەنگی منداڵێکەوە ڕۆشتین. ئێمە زۆر کات وا تەعاملمان نەکردووە کە محافزی ئەم شارەین، وا تەعاملمان کردووە کە مدیری دایرەیەکیش بووینە. ئەمەمان پێخۆش بۆ چونکو خزمەتی خەڵکمان پێ کردووە. من لێرەدا پێویستیم بە پشتیوانی ئێوە هەیە و من لێرانە دڵنیام هەمووتان دڵتان تەنگە، دڵنیام هەمووتان ئەم دۆخەتان پێخۆش نییە، بەس دڵنیاتانەکەم ئەمەش تێپەڕێت. بۆیە داواتان لێ یەکەم تعبیر لە ناخۆشیەکانی خۆتان لە نێو ماڵەکانی خۆتان بکەن. نامانەوێت بە حەقیقەت ئەوەی کە دروستمان کرد لە سەقامگیری ئەمنی و مجتەماعی کە ئەمەیەکێکە لە دەستکەوتەکانمان شانازی پێواکەین. من باسی خزمەت گوزاریەکان ناکەم، ئەوە واجبە و کردومانە بە کەسی نافرۆشینەوە. گرنگەوەی بە شێوەیەکی جوان کردمان. باس لە پێکەوە ژیانەکەم کە چۆن، باس لە ئەستیقراری ئەمنیەکەم کە چۆن کردمان، باس لە ئەستیقراری مجتەماعی ئەکەم کە گۆڕانکاریمان کرد. باسم لەوە کرد کە پێشووتر محافظ جیاوازی دەکرد، ئەم محافظە کە ئەم برا بچووکەتانە جیاوازیمان نێشت. بە ڕوحی یەک فەریق کارمان کرد لەگەڵ خوشک و براکانی ترم. ئەماش کۆتایی دنیا نییە. پێویست بوو کە قەرارێک بدەم، یان ئەبوایە هەموو ئەمانەی کردومانە بۆ خەڵک بەجێمان بێشتایە و بماندایەتە دەست قەدەرێکەوە و جارێکی دیکە خەڵکی کەرکووک بە تایبەتی پێکاتی کوردی کە بەداخەوە زۆر جار بێبەش ئەکرا لە حەق و حقوقی خۆی و ئەمە دووبارە ببێتەوە. یانش ئەبوایە ڕێبوارتەها قەرارێک بدات لە بەرژەوەندی خەڵک و کۆمەڵانی خەڵک هەندێشت هەیە کە ڕەنگە بۆ من زۆر قورس بێت، قبوڵی بکەم لە پێناو ئەوەی کە ناحەقی بەرامبەر خەڵک دروست نەبێتەوە و ئەوەی کردومانە بەردەوام بینتیای. بۆیە من دڵنیاتانەکەم من ئەگەر لە هەر پۆستێکا بم خۆم بە خزمەتکاری منداڵێکی کەرکووک ئەزانم. تعاملی من تعاملی محافظ نەبووە، تعاملی من تعاملی برایەک لەگەڵ براکانی، لەگەڵ خوشکەکانی، لەگەڵ کەرکووکیەکان، لە پێناو دڵخۆشکردنیان، لە پێناو خزمەتکردنیان. ئەمە ئەبێ بەردەوام بێت و کێشەکانی تر وردە وردە بەرەو چارەسەری تریشابین. خوشک و برا عەزیزەکانم، باسم لە تەحەدیات کرد. تەحەدیاتی زۆر ڕوبەڕووی من بووە، ڕوبەڕووی ئەم فەریقە بووە. بەداخەوە خۆخۆری خۆمان، بەداخەوە هەوڵدان بۆ شکاندنمان ڕۆژ بە ڕۆژ، ئیعلامە دژەکان، خەڵک لەملا. من دڵنیام لەمە دوا خەڵک زیاتر ئەزانێت ڕێبوارتەها و پارێزگار و تیمە حکوومیەکە و ئەنجومەن چیمان کردووە. 3 جار هەوڵی تیرۆرکردنم درا لە ماوەی ساڵێک و 6 مانگ. چیمان کرد؟ بەردەوام بووین و بەردەوامیشە بین. کەرکووکمان پاک کردەوە لە زبڵ و خاشاک. لە بیرتانە شارەکە چۆن زبڵ و خاشاک هەڵی گرتبوو؟ سیستمێکمان هێنا کردمان بە ئەساس ئێتر بۆ پاکردنەوەی کەرکووک. کەس ناتوانێتە دەستکاری کات و ئەمە ئەبێ بەردەوام بێت. من سوپاستانەکەم. چی بڵێم لە ئاستی خەڵکی کەرکووک هێشتا بوو کەمە بە باشە و داوای لێبوردنتان لێ یەکەم و تکاتانیش لێ یەکەم گردن مازاکەن و تکاتان لێ یەکەم. خۆڕاگری ئێوە بۆ من زۆر گرنگە و مانەوەی ئێوە لە کەرکووک و بۆ پشتیوانی ئەم برایەتان بۆ من زۆر گرنگە، چونکو بە نەتیجە ئێمە مانەوێت ئەم شارە بەرەو قۆناغێکی ترابەرین کە هەنگاوی جدیمان بمەوەنەوە. پۆستی پارێزگاری ئێستەی کەرکووک کە برایەکی تورکمان دەبێت جیاواز دەبێت لەگەڵ ئەو کاتی کە من پارێزگار بووم. هەموو دەسەڵاتەکانی ئیداری و مالی بە تەوافق دەبێت لەگەڵ هەردوو جێگرەکەیە، جێگری یەکەم و جێگری دووەم. ئەو سەردەمە
کە ئێستا ئەم برادرە دەست پێ دەکات جیاوازە لەگەڵ ئەوەی کە ئێمە بووین. ئەمە یەکێکە لەوانی کە نابێت قەرار بە تەنها پارێزگار بیدا، دەبێت هەردوو جێگرەکەی بەشدار بن و موافق بن لە قەرار، بۆیە بێ خەم بن کە نەیاڵین جارێکی دیکە کەم و کوڕێکی تر ڕووبداتەوە یان نەحەقێکی تر ڕووبداتەوە بەرامبەر ئێوە. پێکەوە ژیان بەلامانەوە گرنگە، ئەستقرار بەلامانەوە گرنگە، وەکو ئاماژەم پێکرد لە دەسەڵاتی منانە بوو و بەردەوام دەبین لەسەر ڕێبازەکەی جەنابی مام جەلال بۆ خزمەتکردنی هەموو کەرکووک و کەرکووکیەکان. ئێوە هەر شاد بن، ئێوە هەر سەرفراز بن. تەنها ئەوەنداڵێم ئەوانی کە دایکن دایکەکان بێبەشم مەکەن لە دوعاکانتان، ئەوەی کە باوکن بێبەشم مەکەن لە دوعاکانتان، وە خوشک و براکانم پشتیوان بن لەگەڵما، دڵنیاتانەکەم ئەم مەرحەلەیەش مەرحەلەیەکی تری ئینتیقالیە و داهاتوو بەرەو هەنگاوی باشترەنی. لە یەکێک لەو شتانی کە هەموو جا باسێکەم ئەڵێم زۆر ناحەقی زۆر تەجاوز کرا بەسەر شەخسی خۆم، زۆر جار شتەکانم کە ئەبینی لە ئەعلام بە ابتسامەیەک بە پێکەنینێک جواب مەدایەوە، بەڵام وشەیەکی ناشرینم بە خەڵکێک نەوت. ئەوانی کە عەزێتمیانەدا باوەشم بۆیان نەکردەوە. هەنگاوێکم نەنا کە نەفەسێکی قەومی تایفی پێوە بێت، وشەیەکم نەوت کە بەرامبەرەکەم لە پێکاتی تورکمانی عەرەبی مەسیحی دڵی بڕنجێت یان ئازاری بدەم، چونکو ئێمە مەبەستمان استقراری کەرکووک و پێکەوە ژیانی ڕاستەقینەی کەرکووک بوو. ئەمە بۆ ئایندەی هەموو باشە بێت. جارێکی دیکە ئێوە هەر شاد بن، ئێوە هەر سەرفراز بن، وتکایەکی برایانە گردنم ئازاکەن، وتکایەکی برایانە داوای لێبوردن لە هەمووتانەکەم دێم قبوڵکەن. ئێوە هەر شاد بن.